رازی نابێ بۆ تاوێ بێجگە لە دامەزراندن ڕێگە چارەی کەی ناوێ ئەستانی وانەبێژی سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی چۆمان ئەمڕۆ کە بە مەبەستیەوەی هاتوینکەوە بە شێوازێکی هەمیشەیی یاخود گرێبەست دامبەزرین. وانەبێژەکانی پەروەردەی چۆمان تقریبا ڕێژیان نزیکەی 400 مامۆستای وانەبێژە لە سوورانی گەڵاڵە هاتینە بەردەم پەروەردەی چۆمان. ئەم هەڵوێستەشمان دوای ئەوەی دێکەوە ئێمە وەکو مامۆستای بڕەپارەیەکی دیاریکراو، بەڵام ئەمە بڕەپارێکی دیاریکراومان ناوێت. کێشەمان لەو بڕەپارەی نیە کە دیاریکرا، کێشەمان ئەوەیە بەو بڕەپارەی بە هەمان ئەو بڕەپارەی خەڵک فەقیر باسی یارادای مامۆستا خەڵک فەقیر هەتا ئێستا باسی سیستەمی ئۆپۆمانیە داوێت کوردستان بە ئەو 20 ڕۆژ بە ئەو مانگەش باس عرض بکەین و پێشنیارەکەم هەموو بەڕێوەبەری پەروەردەکان یعنی بە شێوازێک لە شێوازەکان بە وزیری پەروەردە بڵێ ئێمە ناتوانین لەو پۆستە لەو کارە بەردەوام بین هەتا چارەسەری قوتابخانەکان دەکەین. مامۆستا لە سەدا چلی میلاشی وەزارەتی پەروەردە وانەبێژە